بەداخەوە شنیار ئەو چیرۆکە تراژیدیەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە هەرێمی کوردستان بڵاو کرایەوە بیستمان بەربەبەیانی ئەمڕۆ گیانی سپارد. بەداخەوە سەرخۆشی لە خۆمان و لە کەسوکاری دەکەین، بەداخێکی زۆرەوەم هەواڵە ڕادەگەیەنین. من وەکو پارێزەری کەیسی شنیار هونەر بە پێویستی دەزانم پەیامێک بۆ ڕێی عام بڵاوکەینەوە لە دوای ڕاگەیاندنی کۆچی دوایی گیان سپاردنی. هەرچی پەیوەندیدارە بە دۆسیەکەی شنیارەوە ڕێکاری لێکۆڵینەوەی تند و ورد لە سەرەتای ڕووداوەکەەوە دەستی پێکردو و تا ئێستش بەردەوامە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە و لەبەر ئەوەی کە ڕێکۆڵینەوەکان بەلاڕێدا نەبرێن و کاری میهێنی خۆشمان کۆمەڵێک زانیاری ورد هەیە کە ئێمە ناتوانین پەخشی بکەین و لە ئیعلاما بڵاوی کەینەوە و دووبارە یەکەمەوە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە و دەکرێت بڵاو بکرێتەوە ئەوەیە کە تۆمەتباری سەرەکی لە دۆسیەکەدا دەستگیر کراوە و لێکۆڵینەوە لەگەڵی بەردەوامە و ئیفادەی شنیار ئیفادەی سەرەتایی و پاشکۆی شنیار هونەر لە دۆسیەکەدا وەرگیراوە و چۆنیەتی ئەنجامدانی تاوانەکەی گێڕاوەتەوە ئەمە تەسبیت کراوە لە دۆسیەکەیە و لە بابی قانونیشە مادە 216 وصولی محاکماتی جەزایی دەڵێ ئیفادەی تحت حەشیەت المەوت واتە ئیفادەی سەرەمەرگ دادگا دەکرێت بینایی قراری لەسەر بکە و ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامە. بەشێک لەو گردە ڤیددیۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو بوونەتەوە قسەی شنیار هونەرن بەشێکە لە ئیفادەی ناو دۆسیەکەیش. باشە تۆمەتبارەکەدانی بە تاوانەکەی داناوە ئەودێر تا ئێستا ئێمە ئەو زانیاریەمان لا نییە، ڕێکارەکانی لێکۆڵینەوە بەردەوامە و ئیفادەی تۆمەتبار وەرگیراوە و لە چەند کاتژمێری داهاتوودا لەوانەیە زانیاری ورتر و ڕاستتر لەسەر دۆسیەکە بڵاو کرێت. جگە لە تۆمەتباری سەرەکی تۆمەتباری دیکە لە کەیسەکەدا هەیە؟ فەرمانی گرتن بۆ کەسێکی تر دەرچووە لە دۆسیەکەیە و ئیفادەی تۆمەتبار وەرگیراوە بەڵام سەبارەت بەوەی کە چی وتووە لەبەر سەلامەتی لێکۆڵینەوە ئێمە پەخشی ناکەین. ئەو قسانەی کە لە ئیعلاما ئاکرێ هەمووی ڕاست نییە.